وتیان بەنیازی عەمرەی وایە؟ کورم ئینشاءالله وە نسیبی خواگیانە ئەگەر بانمان بکە ڕێمان بکەوێتەوە ئینشاءالله بەتەمەین لە ساڵی نوێ بەنیازی بچیە لە 2025 ئینشاءالله لە 2025 بۆ یەکی یەکە بێ لێ ببین. جەوەکەی ساردە و ساڵی نوێش بەڕێوەیە پلانە چێ بۆ ساڵی نوێ؟ وڵی وەکو هەموو کەسێکی ئاسایی تریان لە ماڵەوە دانیشین یان عایلەیە چینە دەرەوە خواردن دانین ڕەفاقەت و تر قسەی خۆش و سەیری فیلم و ئەم بابەتانە. ئەمە شەوی سەری ساڵ ئەی بۆ کاملی ساڵەکە پلانە چییە؟ بۆ ساڵی تازەی 2026 ئینشاءالله پشت بەخوا پلانی تایبەت بە خۆمم هەیە خوا ئاسانیکە ئیتر ئەویان تایبەتیە ئەمەە تایبەتە؟ زۆر تایبەتە خوا ئاسانیکە پلانێکی تایش بەڵێ خۆشی بێ خۆی تۆ پلانە چێ بۆ ساڵی نوێ؟ بەخێراتنی کەناڵەکەتانەکەم سپاس پلانی داهاتوومان ساڵی داهاتوومان ئیشکردن ئیشێکی تایبەتمان هەیە بە خۆمان ئەمەە هێنی ئیشەکەتان؟ ئیتر هەر ئیشی ڕۆژانەیە ئیشەڵا پشت بەخوای گەورە ئیشەکەمان سەرکەوتوو بێ دوکانمان هەیە ئەمانە دوکانەکەمان بەرەو پێش بەرین پلانی ساڵی داهاتوومان ئەوەیە بەتەمای شاگردانی؟ نا دوکانی خۆمە باشیان تۆ شاگردە نایە؟ جارێ نا تۆشی لەگەڵای؟ نەوەڵای شتەکانمان جیایە شتەکانتان جیایە بەڵێ ساڵی 2025 بۆ تۆ چی بوو؟ ساڵێکی زۆر ئاسایی بوو گۆڕانکاری یەک ناخۆشیە خۆشەشێکیانە بوو؟ زۆر ئاسایی بوو نازانم هیچ شتێک لە لای منەوە نەگۆڕاوە زۆر ئاسایی بوو طبعا خەم و خەفەتی خەڵک نەهاتنی موچە طبعا ئەوانە کاریگەری زۆر لەسەرمان هەیە ئینشاءالله بۆ ساڵی 2026 هەموو شتێ لە گۆڕانە بێ وەزعی خەڵک باش بێتەوە پێش هەموو شتێ بازار بجوڵێ خوا ئاسانی کە ئینشاءالله تەوەکەل بە ئەڵڵا هەموو شتێ چاکە بێتەوە وتیان بەنیازی عەمرەی وایە؟ کورم ئینشاءالله وە نسیبی خواگیانە ئەگەر بانمان بکە ڕێمان بکەوێتەوە ئینشاءالله بەتەمەین لە ساڵی نوێ بەنیازی بچیە لە 2025 ئینشاءالله لە 2025 بۆ یەکی یەکە بێ لێ ببین ئیتر نازانم ئەگە قەرار نەگۆڕێ یعنی بەتەمای بۆ سەری ساڵ لە سعودیە بی ئینشاءالله دوعای خێر بۆ هەموو کەسێکەکەین بۆ هەموو هاوڵاتیان چی بکە؟ بەسەر چاو ژنێنەوە دە ئینشاءالله خوا کەسێکی باشە بە نسیب بکە تۆ ناچی؟ خوا بیکا بە قسمت با زۆرم حەز لێ بۆ ناچی دەگەڵێ؟ ئاخر جارە زروفەکەی من گونجاو نییە